دەمێ باش vêrê êvara badînan e bû dirêje pêdana rojên borî yên bername êvara badînan zor berêz Lîwa Şefîq Çavşîn mêvanê me ku mamostayê zorberêj fermandê Lîwa 111 a Şingaliya ser bi hêzên heftê yê Pêşmergê Herêma Kurdistanê ye. Babetê me jî dê girêdayî bîtin eb şerê mîsil veku berdewamiya şerî heye em dê behsê hindêkîn destpêkê dê pîçek vegerîne ve bû berînûke qonaxa êkiya destpêkirina mîsil çawa çêbû çawa xelek hata parastin vêgavê çawa jiyan dest pê kiriye paşan dê behsê qonaxa diwêkeyn û dê behsê hindê jî keyn ka dê ev qonaxa ferqiya wê digel qonaxa êkê çi bîtin. Çendîn pisyarên di jiyan hosa dihêne arastekirin hên jî wekî her car tişên preyavan ji mara pişekdar bin edgel bernameyê heker heve pisyareke bît ku babetî ve girêdayî bîtin. Mamosta zor bi xêr hatiye vir û bo êvara badînan. زۆر سوپاس لۆ بادیناسات بەڕاستی بادیناسات هە لە سەرەتای شەڕی دروستبوونی داعاشەوە لە ناوچەکە شان بەشانی هێزی پێشمەرگە درێغیان نەکرد لە هەموو سەنگەرەکانی پێشمەرگە لە هێرشەکاندا زۆر دۆستانە برایانە لەگەڵ پێشمەرگە شان بەشاندا نۆرماڵی هێرشەکانیان دەکرد بۆ سەر داعاش و سەرەتا دەست بە قسەکان بکەین سەری ڕێز و نەوازدا دەنوێنین بۆ شەیدەکانمان هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازیین خۆتان دەزانن دیارە شەڕەکە شەڕێکی سارەک و دوو نەبووە مانگ و دوو نەبووە هەر لە سەرەتای 2014 ئەم شەڕە بەرۆکی هێزی پێشمەرگە و ناوچەکەی گرتبوو بۆیە هێزی پێشمەرگە خۆشبەختانە مەردانە ئازایانە قارەمانانە هاتە مەیدان بۆ ئەم شەڕە بۆ بەرگریکردن لە خاچی کوردستان لە هاوڵاتیان و نەیهێش دەعاش وەکو چۆن کارەساتی بەسەر شەنگارداهینا نەیهێشت ئەوها زیاتر پەرەبستێنیتن و زیاتر بێنە ناوچەکانی کوردستان هێزی پێشمەرگە بەرگریەکی باشی کرد تا ئەو شوێنانەی خۆتان دەزانن ماوەیەکی زۆر کۆتڕۆل کرا لە دەستی تیرۆرستانی داعاش و ئاخیر ئەو ئۆپراسۆنەی کە دەستی پێکرد ئۆپراسۆنی گرتنەوەی مووسی پێ ئەڵێن لە حەفتەی دەی 2016 ئەو ئۆپراسۆنە بە ئینتیفاقی حکوومەتی فیدراال و حکوومەتی هەرێمی کوردستان هاتەکایەوە دیارە خۆتان دەزانن ئەو هێزانەی کە لە حەفتەی دا دەستی پێکرد 2016 کە بریتی بوون لە هێزەکانی فرقەی دژە تیرۆری عێراق و فرقەی ذەهەبی و هێزی پێشمەرگە خۆشبەختانە هێزی پێشمەرگە لە ماوەیەکی کووردا ڕاستە خەسارەماندا و ینی زەرەری گیانیشمان هەبوو بەڵام خۆشبەختانە توانیمان قەزا و نەعیە و ئەو شوێنانەی کە دەورە پشتی ڕۆژهەڵاتی مووسرا و دەورە پشتی باشیق ئەوانە هەموو کۆتڕۆڵ بکرێ و خۆشبەختانە توانیمان سەنگەری باش سەنگەرەکانمان قایم بکەین ئەو شوێنانی بۆ هێزی پێشمەرگە دانرا بوو ئەو شوێنانە بە تەواتی قایم کرا و ئەو هێزانی عێراقیش پێشڕەوی زۆر زۆر باشیان کرد بۆ ڕۆژهەڵاتی مووسر و ئەو شوێنانیان هەموو کۆتڕۆڵ کرد و خۆشبەختانە ئێستا هێزەکان زیاتر ڕۆژ بە ڕۆژ لە پێشڕەویدانا و بە تەواویتی کۆتڕۆلی مووسری ئەمبەرە کراوە و ئەمبەریش لە گەمارۆ دراوە و دەتوانم برێم لە ماوەیەکی نارێم هەر بڵا بە چەند ڕۆژێک بەڵام ئینشاءڵڵا بە هیمەتی میسل vêgavê cenabê te دیار کات ku hemî em bêjîn dûr pêç kiriye gemar û dirawa êsta بەڵێ باش مامۆستا باسی ئەوە بکەین کە جەنابەت تووتی خەڵکە ئێستا مووسل هەمووی کۆنتڕۆل کراوە لەبەری ڕۆژهەڵاتی مووسڵ باشە خەڵکان گەڕاینەوە جێگای خۆیانە ژیان چۆن دەستی پێ خۆشبەختانە ئەو شوێنانێک کە کۆتڕۆل کراینە بە تایبەتی مووسری ئەمبەرە ڕاست زیاتر لە 400,500 هاوڵاتی گەڕاینەوە و ژیان وەکو بەری گرتنی مووسر ژیان لەم بەرە ئاساییە خۆشبەختانە هەتا ئیشوکارەکانی ڕۆژانەی حکوومەت ئێستا زۆر خۆشبەختانە بەڕێوە دەچیتن و مەکتەب و خەستەخانە و شارەوانی دەست بەکاری خۆی کردیا و بەڕاستی جێگەی دڵخۆشیە
عربين سنة وصاها زرت كر هكر حشد شعبي بشكدار بيتن الشر كنترول كرنامي سلدا دي أو جهة هنا تفروتونا كرن دي هنا شناف برن دي ريفبرين حكومي مالو وحالي خلقك دي هيت أشناف برن أفا وبو أم بيجين حشد شعبي أو جهة خراب كرن يعني تشتك برو فاجي زفري أفا من ئەو پرسیارەی زەنابتم زۆر پێ باش بوو و پێشم خۆش بوو لەبەر ئەوەی بەری 2014 حرەبی سونە لە ناوچەکە زۆریان پێخۆش بوو و هەڵهەلەیان لێدەدا دەنگ و دۆریان بۆ تیرۆریستان لێدەدا کە بێنە ناوچەکە بەڵێ داعش کە بێنە ناوچەکە ویان زانی خێروبێرەی زۆر باشیان پێوەیە بەڵام کە بۆیان دەرکەوت تەنها ماروێرانیە مارکاولیە و هیچ خێروبێرەی نەبوو و بەری هێزەکانی فرقەی زەهەبی و دژە تیرۆری عێراق و شورتەی فیدرال بێنە مەنتیقەکە ئەوان پێیان وابوو ئازاریان دەدرێ پێیان وابوو خزمەت ناکرێن بەڵام ئەوەکەیان بە پێچەوانە بوو و من پێم وایە زۆر بە پێچەوانەی قسەکانی وان بوو و زۆر خزمەتیان دەکەن و سەر و ماری هاوڵاتیان پارێزراوە و زۆر بە ڕێکوپێشی توانیتیان کارەکانی هاوڵاتیان بڕێوە ببەن و سەر و ماریشیان بپارێزن زۆر باشە پشکداریە هێزین پێشمەرگەیت ڤیڕەخێ ئەمبێژین میسلدا بۆ شەڕی باخشکردنا داعش الڤیڕەخی چ ڕادگەهێنیتن وێ چەندێ ڕادگەهێنن و بەلێ کورد پشکدارنت ئاواکردنا میسلدا یان ژی ئەمبێژین نەفوسا کوردال وێری هەیە و دوێتن کورد پشکدار بنت وی شەڕیدا ئەم پرسیارە من پێم وایە زیاتر کە بەڕاستی ئەم شەڕێکە سەرەتای 2014 کە تووشی هێزی پێشمەگە و ناوچەکە بوو هێزی پێشمەگە درێغی نەکرد چونکە ئەو ڕۆژەی کە داعش هاتن ناوچەکە و هێرش کراوە سەر داعش تەنها هێزی پێشمەگە بوو یعنی تەنها هێزی پێشمەگە دەیان فەرماندە و کادیر و پێشمەگەی قارەمانمان ئێمە لە حدودی 3000 کەس شەهید بووە لە حدودی 9000 بەسەرەوە بریندار و کەمەندان بووە یعنی ئەم ئینتفاقیە من پێم وایە لەوەی غەدر لە هێزی پێشمەگە کرا ئەوەی ئێستاکە کە لۆ ئازادکردنی تەلەحفەر و ناو مرکزی مووسر کە بەشدار نییە من پێم ئەمە غەدر لە هێزی پێشمەگە کرات چکە هێزی پێشمەگە ئەرکە قورسەکەی جێبەجێ کرد و ئەرکە قورسەکەشی خستە سەرشانی خۆی و تەسعەشیدا لە پێناویدا خوێنی ڕێژ زۆر باش مامۆستا گەلک ئەمبێژین خەلک ئەبروکەیت بینیتن و شەڕێکی گەلێکی مازنت گەل داعش تێتێکردن لێ هەکەر مرۆڤ بچیتە واقعیژیدا سەحکەتێ داعشیا بەرگریێت کرد و گەمار و دراوە یعنی هەممی ڕەخێت توێ گرتینە گومانە هەندێ ناهێتەکردن و ئەڤروک هەوڵات هەبن ڕاستەوخۆ نەڕاستەوخۆ هاریکارێ داعش بن و داعش نەکەبیت چونکو هەکەر ئەف دنیاە هەمی لێ دەتن و نەکەبیت ئەکی دەستەکل پشت هەیە جەنابێتە وەکو فەرماندەیەکش هێزین پێشمەرگەی نابینیت کوچەک و تەقەمەنی بۆ داعش تێنە فڕێکردن ئەخە من ئەوەی نازانم یانی لەبەر ئەوەی نازانم لەبەر ئەوەی ئێستا داعش گەمارۆ درراوە ڕاست گەمارۆ پێش گەمار و دراوەکە نا پێش گەماردۆ گومان زۆر بوو ئەو گومانە هەبوو چۆن هاتە ناوچەکە و چۆن بە ماوەی کورد دەتوانی ئەو هەموو چون درێژە بەو بەرگریە درێژە بەو بەگرێ بەڵام ئێستا کە هیچ چاری نییە هیچ چاری نمایە چکە گەمارۆ درراوە مەسەن خۆشبەختانە دوێنێ کە لە ڕۆژ ئاوای تەلەحفەر گوندەکان هەموو گیراوە لە هەموو شوێنەکان گەمارۆ درراوە ناچارە شەڕ بکاتن تەبعەن ئەوانیش ناشادێتەوە ئەوان قەنەعەتێکیان هەیە کە کوشتن بۆوان بەهەشتە و سەرکەوتنە زۆر باشە چەند هێزین پێشمەرگەیت گەل هێزین گشتێن عێراقی فێری وا تەکتیکا بووینە ئەوێن داعش بکاردنی چونکوت بیتن ڕۆژانە بژین نەخشێن خۆ خۆتەیەن خوب گۆڕن ئەرێ هێزین پێشمەرگەیت گەل هێزین عێراقی فێری وا پلانە بووینە وان پیلانە بووینە ئەوێن و داعشت دانیتن بوو ئەم بێژین بەرگیریکردنی بە تەکید چونکە ئەو بیدایەتەکەی کە بەحسمان کرد هێزی پێشمەرگە ئەو شێوە شەڕە و تاکتیکەی کە داعش دەیکرد فێری نە ئەم شەڕە بووی نە ئەو تەکتێک بەڵام خۆشبەختانە لە پاش شەینێکە کە دوای ئەوەی خۆمان ڕێخستەوە و پیلانماندانە لە هیچ کاپی ڕاستە خۆ ناکری ئەمە توانا و هاوکاری هێزی هاوپەیمانانی ژەبیر بکەیت ئێمە دەرێنانی وڵا هەم بە دەست و قامی ئێمە بووە بەڵام هێزی پێشمەگە درێغی نەکرد لەوەی کە هاوپەیمانان پشتیوانی کردو و فێری تەکید
شێوەی شەڕەکەی داعش بوو لە هەر شوێنێک چوو بین ئەم شوێنە گیراوە بۆ لەبەرەوەی شێوەکەمان فێر بوون لە شێوەی شەڕەکە چۆن دەتوانین هەم خۆمان بپارێزین هەم زەربە لە دژمنەکەمان بدەین یعنی ئەم فرت و فێرانەی داعش کۆتایی هات یعنی ئەمە نمازەر هیچ فرت و فێرشکەی نماوە جگە لە خۆکوشتن و تەقینەوە زاتێت چی پێ دەکرێت ئەوش بەرگری نییە ئەوە کۆتاییەکەیە ئەمە کۆتاییەکەی هیچ چارە مەفەرشکەی نمایە تەنها خۆ بەدەستدان نمابی ئەوجا ئەمڕۆ ناسبەی ئەم مانگە نامانگە چتکە زۆر باش مامۆستا من دێتم بزانم کە شەڕێڤی ڕەخێ میسلیان بێژین و دگەل ڕەخێ دیە ئاوێ دێ چ جوداهی هەبیت دێ چ جێوازی هەبیتن یعنی ئەفراخە هێزین پێشمەرگەیت گەل دەبوون و هاتە کۆنتترۆلکردن و ئەم بژین حتا ڕادایەکی گەلێکی باش بیتن هەند خسارەتیژی نەبیتن هەندی ئەو سنووری هاتیە گرتن یعنی دیفگرتنەوەی سنووری هەند خسارەتیش نەبیت دەفمە زۆرە یعنی تێچوونە کەسێکی ئەم بژین شەهید بوونە کەسێکی دنیایەکی تینیت حقیقەت و بەراوەرجی ناهێتەکردن دێ چ جودایی هەبیتنت گەل قۆناغا دوێ جودایەکەی قۆناغی یەکەم لەگە قۆناغی دووەم ئەوەیە کە ئەگەر من پێم وایە ئەگەر لە قۆناغی دووەمیش هێزی پێشمەرگە وەکو قۆناغی یەکەم بەشداری ئەم شەڕانەی بکردبایە چ لە تەلعفەر چ لە مووسەر چ لە هەموو ئەو شوێنانەی کە ئێستا ماون لە دەستی دژمنەکانمان من پێم وایە زۆر زۆر سەرکەوتوتر دەبووین و زۆر پێشڕەویتنمان باشتر دەکرد بەڵام جیاوازی ئێستاش لەگەر قۆناغی یەکەم و پێش قۆناغی یەکەمیش ئەوەیە بەڕاستی ئەو جەیشی عێراقی ئەم جەشەی 2014 نیە دەبی دوژمنەکان ئەمە بزانن یعنی دۆستەکانیشی دەبی ئەمە بزانن ئەم جەیشەی 2014 نییە کە بە ماوەی کوردە هات چەکرا و ڕۆی و تەفروت نابوو ئەم جێشە جێشێکی مدەڕەپە جێشێکی پرچەکە دەرکێکی پڕ معلوماتە و تەدریبی لەسەر کردیە و ڕێکخرایە ئەمە یەک لە جیاوازەکە جیاوازەکەیت کەی ئەمەی کە داعش بیدایەت هات و معنەویاتی هەبوو ئەو نوع حماسەتەی هەبوو داعشی ئەو نوع حماسەتە و جورئەتەی نمایە وەکو پێش مەسە دوو تشتی زۆر لێک جیاواز هەم هێزەکەی عێراق وەکو پێشوونیە هەم داعشیش ئەو معنەوێتە بەهێزەی وەکو پێشینیە بۆ یەکە من پێم ئەگە گەمارۆنە درابانایە داعش هەدات مثلا لەم ڕۆژانە لە شوێنە کێریشیان دەکرد تقریبا 14 ساعت شەڕ بوو بەست ئەوە ڕێگە بکەنەوە کە پێ دەرباز بن ناتوانین دەرباز بن زۆر باش دێڤە هەردوو پەیوەندیە وەرگین و ڤەگەرنەوە تمامیە کاک ئەحمەد ئێڤەر باش کاک ئەحمەد نەما کیت گەلمە کاک هەرکی ئێڤەر باش سەرچاوت ببرە فەرموو زۆر سوپاس برا کەرەمکە تێناگەم کاک هەرکی بەێ تو بێژی ینی حەجدا شعبی خراپتر بوو لە داعشێ بەێ ئەگەر چ بوون یعنی مامۆستا تێبگەیتن بەێ زۆر سوپاس بووتە دێ پەیوەندیە کادی وەرگرین کاک ئەحمەد ئێڤەر باش سەسەرێ من کەرەمکە کاک ئەحمەد سەرچاوت من فەرموو باشی دەستخۆشی لە سەیدەی دەکەم چاوێتە ماسکەمی سەیدەی زۆر سوپاس فەرموو برا وەڵای بەدا دەستخۆشی لە تەلەڤیزیۆنم گۆ دەکەم زۆر سوپاس خۆشحاڵ بووم بۆ سەیدەی زۆر سوپاس مامۆستا سوپاس بووتە و پشکداریەتە مەمنونێتەمە کاک هەرکی بەحسێن دەتکەتن بیشتن ماڵە من یال ئێکیشوان جها ئەو جیهێن هاتینە کۆنتترۆلکردن بژیت حەجدا شعبیت ئەو جیهێن کو هاتینە کۆنتترۆلکردن لڤی ڕەخێ میسل بیشتن ماڵا منە لەوێرەیە خانیە من لەوێرە بژیت حەجدا شعبی لە داعشێ خراپترە ماڵ و ملک بوو من نەهێلا ئەvە ئێکیشوانمونەک و وەکیکو بەرین و کە و عەرەبێن سنە ترسیان حەجدا شعبی پشکدار بیتن ئێکیشوا کاک هەرکی کوت بیشتنش داعشێ خراپترە وڵای من سوپاسی دەکەم بەڵام ڕەنگە خۆ دەزانی ئێستا ئەمە لەو شوێنانەی کە بیدایەت لێ بووینە وەکو هێزی پێشمەرگەش چونکە شوێنی شەڕ و دیفاعکردن و بەرگری بووە ڕەنگە ئازاری خان و مرچی خەرکیشماندابی بەڵام ئەو شوێنانێک کە ئێستا گرتومانە هەل لە
لەو بەری ئاوێەوە تا چوینە شنگار و زمار و کەسک و سەدی مووسر و ئەوانە کەتە بەر شاڵاوی دوو هێز یعنی من پێم وایە ئەگەر هەرچی کەت ببنی ئەو دووساوە بە داعش هێردراوە ڕاست زەرەری پێگەیوە بەڵام هیوادارم دوای شەڕ ئەم زەختە نەمینە لەسەر هاوڵاتیان چکە هاوڵاتی هەمومان هاوڵاتی عێراقینە ڕاستەمە هەرێمێکی سربەخۆین و هەرێمی کوردستانین بەڵام گومانێکمان هەیە لەوەی کە بەڵام ئەو گومانەی ئێمە وەکو پێشتر نییە کە لەسەر حەسی شعبی برێن وڵایی و دڕندەنە بەڕاستی عنی تا ئەو شوێنانەی گرتیتیان نبینن سەو عەرەبی سونە زۆر جارەمە دەیان بینین تەنها ئەوەی کەتە بەر شەڕ ینی ئێستا کابرا لە ناو خانیەکە دیفاع دەکاتن هاوان پێی دەکەوی یان داعش تێتی لە ناو دانایتەوە بە هێزەکەدا دەتەختەوە من پێم وایە گوناحی نە هێزی پێشمەگەی ئەگەر چونگاوت وێرێ بە ئاخر پێلی زۆر باشە مامۆستا جەنابێتە بەحسی هەندێک کرد دیتناتە بوو تە گوتی هەکەر بۆچۆنا من بیتن بەلا هێزین پێشمەرگەی پشکداریت قۆناغا دوێژی داکردبایە شەڕێ میسل بۆچی پشکداری کردبا نە پشکداریکردنا هێزین پێشمەرگەی دێپێگەهێک کوردی ئەم بێژینە میسل لاواز کرد یانژی هەکەر پشکداری کرد با خەلکێک دەبیشتن دێبووکێ پشکداری کەم دێبووکێ خو دەمەکوشتن بۆ کێ ئەم دێ کوڕێن خۆ دەینەکوشتن بۆ عەرەبا دێ دەینەکوشتن مەسەلە عەرەب نییە کاکە ئەتوی مەسەلەن مووسر من پێم وایە لە ملیۆنێک زیاتر نفوسی کوردی تێدایە خۆ بە شەبەکە و گەرگەریە و میرانیە و موساڕەشیە و هەر سنیە و نازانم کام مادەم پەتەرش ملیونێک یان ملیونە کورد لوێرینە نەپشکداریکردنا هێزین پێشمەرگەی دێ چه بێژیتە کوردای عنی پێگەهێک کوردی دێ لاوازکەت یانە بژین خافکەتن مادەم پشکدار پاشە ڕۆژە ئاواکردنا بەتاکید ملەتی مە لە ناو مووسە چاوی لەوەی هێزی پێشمەرگە دیفاعی لێ بکاتن و دەستی بەسەری دابینیتن و پەروەردەی بکاتن بەڵام ئەتۆگە هێزن لەوێن دەرنەبیتن و نەتوانین بچێوێن دەرو ئەو خەرکەوە بۆ خۆی بە کورد بزانیان بۆ خۆی بە داوا بکاتن کە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان نابی ئەمە دیفاعی لێ بکەی پێشمەگە ئەرچی پێشمەگە چییە ئەرچی پێشمەگە پاراستنی هاوڵاتیەکانی خۆیتی پاراستی من خۆنارێ مووسڵ خاچی ئێمەیە بەڵام حەقیش بوو ئێمە بەڕاستی لە مووسریش چۆن لە هەموو شەڕەکان باشەوەکی ئەمە لە دەورە پشتی مووسر شەڕما دەکرد لە مەتیقەی ڕەبیعەمان کرد باشە خۆ ڕەبیعەمە نەماگوتێ کوردستانە خۆ نەشماگوتێ داگیری دەکەیت ئەمە ویسیتمان تیرۆریستی لێ دەرپەڕێنین ویسیتمان تەف و تونایە بکەیت خۆ لە زۆر شوێن هەیە مەسەن لە مەتیقەی عەردان دەیان شەهیدماندا ئەمە لە مەتیقەوە لیوای چارەوە لیوای دوازدەیە لیوای هەفتە لیوای هەشتە لیوای سەد و یازدەیە پاراستنی شنگارە زێرەوانیە ژینگەیە هەموو شەیدیدایە خۆ لەسا ئەو زورگانەی ئێستاوە لە بەرامبەری حیازیە ژینگەی لێ بووە لەوێ شەیدیدایە ڕۆژانە دەیان هێرشی کرایتە سەری خۆ نەمان گوتێرە خاچی کوردستانە گوتیتمان ئێمە عێراقینە و کوردستانیشین بەڵام دیفاع لە خاک دەکەیت لە خاچی باشە سبێنێکەمان لەگەر عێراق بینماتێکتی ئەمە لەوێ سعب دەکەیت کە ئیشی من نیە بەڵام ئێمە ئەو ڕۆکە هەمومان هاوشان بین لۆ دەرپەڕاندنی تیرۆریز لە ناوتەکە زۆر باش مامۆستا ئەو جهێند و پێشمەرگە چویە ئەوێن ڤی ڕاخی میسل قۆناها ئێکی هەکە جەنابێتە بمە بەحەز بکەتن کە ئەم حتا کیرێ چوونە و هێزین پێشمەرگەیت گەلدابن و خەلکی وێری پشتڕاست بیت بەلێ ئەvە هێزین پێشمەرگەیان هاتین و پاراستینە کاری خۆ بکەن نمونە ئەو شوێنانێک کە هێزی پێشمەگە گرتیتێت هەمووی لە ئەو شوێنانەیە هەم لە سەدی مووسر 1-2 کیلۆمەتر لەو لای سەدی مووسل لە باشیق 1-2 کیلۆمەتر لەو لای باشیق لە زمار لەو لای باشیق لە شنگار لەو لای باشیق لە عەردان مەسەلەن ئەلعەف و 2 کیلۆمەتر لە پێش هێزەکان ئەم شوێنانە هەموو پێشمەگە کۆنتڕۆلی کردیا و لە پشت هێزی پێشمەگە خەرک ئازادە و خەر کاسبی خۆی دەکا و فەلاعەتی خۆی دەکا مەرداری خۆی دەکا هاتوو خۆی دەکا ئازادە هیچ ئەرکەچی پێشمەرگە لەسەر ئەو خەرکەنیە کە کەتە پشتی جگە لە پاراستن نەبیت زۆر هەمووشیان شانازی بە پێشمەگەەوە دەکەن بە عەرەبی سونەتەوە بە کوردەکانتەوە بە عەشیرەتەکانی کە وەکو گوتمان موسا ڕەشی و گەرگەری و هەرسنی و ئەوانە کە لە ناوچەکەنا هەموو شانازی بە هێزی پێشمەگە هیچ جیاوازێکمان نەکردێ گەرگەریەک لەگەر خەکی ڕەبیعە ئەو زیاتر لە 100 شەید مەبەست لە ڕەبیعەدایە
خۆ لەسەر ئەو خاکە بووە لەسەر ئەو بە کە تیرۆز لە نایبزی خەرکە بگەڕێتەوە شوێنەکەی خۆی بۆ ئەوەی کە کاسبیمان خۆ نەمان گوتی کاکەوەرە لەگەمە چەند هەگرە و دیفاع بکە بەس ویسیتمان ناوچەکە ڕزگار بکەین خەر بگەڕێتەوە سەکار و زۆر کاسبی باش خۆی دەبێ پەیوەندیەژی وەرگی کاک کاروان ئێوار باش باشی برام سەرچاوت من بەخێراتی لێواسە دەستاشین دەکەین زۆر زۆر سوپاس کاک کاروان بەڕاستی جێگەی دەستی دیارە ئازامێکی ئازایە زۆر زۆر سوپاس زۆر بەخێراتین دەکەین ساوی ماز دەکەین زۆر سوپاس زۆر سوپاس کەرم کە کاک کاروان تە پاسی دەکەین ساوی ماز دەکەین زۆر بەڕێزە زۆر سوپاس تە پرسیارێک هەبوو کاک کاروان بەێ زۆر زڵامیکی ئازایە و ساوی ماز دەکەین زۆر تاوێکی بەڕێزە و باراستی ئازامێک ئازایە دەستی دیارە و زۆر سپاس دەکەین ساوی ماز دەکەین شەڵار سەرکەوتی بیت زۆر زۆر سوپاس بوو خۆشەویستی سەرکەوتن بۆ دەخوازم مامۆستان بەحسی هەندێک بکەین و پشتی جفتێتە کۆنتڕۆلکردن چەند فەرە هین وەکو فەرماندەین پێشمەرگەی چەند هەزرت هەندێدا بکەن و کار بێتەکردن ئەو جهە بێتە پاقشکردن ئەو جهەشمینا بێتە پاقشکردنش تەقەمەنیە بێتە پاقشکردن دووەم ئەو جهە بێتە پاقشکردنش هزرا ئەمبێژین یا تۆندڕەوە داعش گرۆپێ نەوەستی چێنە بنەبە چونکە وەختەی خەلکێک زڤری ماترسی دێ مازنتر لێ هێت هەکەر هەندێک هەزر هەر هەبیتن یە تۆندڕەوێت داعشی هین چەند شور کارل سەر هەندێتکەن کو ئەو هەزرە نەمینیت ئەو گرۆپێ نەوەستیێن داعش بێنەش ناف برن وڵای دەزانی چیە خۆی ئەم گروپەی داعش گروپەکی ئاسان نییە ڕاست برێ وڵای ئەمە هاتیە و هێزەکی عشاعریە و تەفروتونا دەبی و لە ناو دەچی و بە چەند ڕۆژە کۆتاییدی من پێم وایە هەرچی ئەم خەیاڵە بکە خەیاڵی خاوە لە دوای کۆتڕۆکردنی تەواوی عێراقیش ئەبێ بەڕاستی هەموو هەم هێزە عێراقیەکان هەم هێزە کوردیەکان بەڕاستی حیساب بۆ ئەم گروپە بکەن کە ڕەنگە مەسەن لۆ نمونە ئەو کاتێک کە هاتن مەغموریان کرد داعش کە هاتن مەغموریان کرد گەڕەکەکەی لە منتیقەی هەولێر زۆربەی عەرەبی تێدایە هەموو عەلەمیان هەردا بوو حەلەمیان هەردا بوو تەقەیان کرد و هەر هەلەیان لێدا بوو یعنی دەبی ئەتۆ حیسابە بکەیت یعنی ئەگەر بێت و هات و کۆتڕۆلیشمان کرد شوێنەکانمان هەموو بە تەواتی کرد بەڵادی بەڕاستی دەبێت مثال نمونە ماوەکان کە ماوەکان کە لە منتیقەی هەڵبجۆنە خۆتان بینتان لە تەلەڤیزۆنی ڕاست چار کەس بوون و بە ماتۆر بە پێشی کەتی خۆی ئەو یەک نەفەر دێ دەتوانی گەڕەکەکی وێرانکە شارێکی وێرانکە بارەگایەکی وێرانکە کۆڵانێکی وێرانکە دەبی ئەم حیسابە بکری ئەمە ئاسان نیبرێن وڵای کاکەتەوە ئەومە ئێستا مەسەن برێ ئەمە زمانمان گرتیە و تەواو خەرک پشڕازبی مەقەد نارە پشڕازبی لە بۆ یەک نەفەر دزە بە سعات و نیوەچی ئێستا دەتوانی بە پێ بێتە ناو زمار باشە نەفرە کات خۆی بۆم ڕێژ کرد هەر لە پێش بارەگای خۆی تەقاندەوە ڕێگە 15 کەسی کەلم کوڕ بکە و شەهید بکە و بریندار کاتین بەڵام بەستە ئەو یەک نەفەری ڕۆیە نابی دەبی ئەو حیسابە بکەین دەبی هەمومان چاوکراوە بین هەمومان زانیاریمان بین هەمومان زانیاری کۆکەینەوە لەسەر دوژمن کە جارێککە وەکو پێشووی ڕابردوو کە توانیان تەقینەوە لە هەولێر کرایە لە مەڵبەند کرایە لە لەقید و کرایە لەوانە کرد لە سلێمانی کرد لە برای بەڕێزم کاک مەلا بەختیار کرا لە زادەی سەرسنار نازام لە چێ بۆ چێکرا لە هەولێر جارێشکە کرا ئەمە خۆ نەزمار بوو نە مووسر بوو نە تەلاعفەر بوو دەبی جێگایەکی عەرەبیش بوو ناوتەچ کوردیەوە بۆ ئەدە تۆ لە ناوتەچی وەکو تەلاعفەر کە کانگەی تیرۆریستە ئەوەندە ئەتۆ حیسابەکەی ناکرێت دەبی ئەوە هەمومان دەبی چاومان کراوە بیلۆ دەبێت پەیوەندیەژی وەرگری کاک زێبار فەرموو کاک زێبار ئەلۆ دام باش باشتر سەرچاوێت من چاوانی کات بێن فەرموو زۆر سوپاس سەرەتما میبنێتەکەین زۆر سوپاس کەرەم کەبرا خۆتەرکاتی بێت ئینشاءڵڵا ڕاستی کۆرێکی گەلێکی پیرۆزە زۆر سوپاس برا هێزیە سەرکەوتنی بۆ هەمی پێشمەرگەی کوردستانیە سەرکەوتن هەر بەهرە پێشمەرگەی کوردستانیە زۆر سوپاس ئینشاءڵڵا سەرکرداتی سەرش بۆرزەمی ئینشاءڵڵا دەوڵەتە کوردیشی دەوێتە ڕێگەهاتین دیترین وەرت بسایە مەسعود بۆرزەمی ئینشاءڵڵا ئیلام هەمی داعا بووس جەمە بە سەرش بۆرزەمی بکەین هەندی کە ڕۆژێکی بۆرزەمی کاک زێبار ڕاستە بابە دەتشتێکی بژمێتە کاک زێبار کادێسا کە عنوانی کاچیە پاشی ئەم بژین دێ بابەتی ئاخەبین زاکی مەچە نوێسە
بەردەوامی شەڕێ موسڵمێنە بێسای ما دوهی بەحسێ دەوڵەتا کوردی بۆ برای من ئەگرکە بەردەوامی شەڕێ میسلات بابەتی دەرنەکە بەس حەس ناکەم تایبەتی بۆ هەرێمە کوردستان چونکە بابەتی دەرنەکە باسیویەت دەکەم زۆر سوپاس بۆ تەکاک زێبار ئەس هەستکەم بینەران وەختەیەک پەیوەندیت کرد بلاش بابەتی دەرنەکەبی چونکو هەر ڕۆژێکی بابەتێک تشتەکە مرۆڤ وەختی پەیوەندی کرد بلا مەفادار بیت و بەحسێ بابەتی پێدەن حەقیقەت مامۆستا ئەم دێ بەحسێ هەندێکین vêgavê kî şerî bû Daişit ket Daişê Iraqîye şerît ket Daişê Erebe şerît ket Daişê biyaniye şerît ket çinku dibîtin Daişê bikevne destê hewe hîn bizanin ka ev Daişe kîriye û xelkê kiriye yan bête kuştin sehke berîkawî tiştek tê de ku derberîniş em bêjîniş hewiya vî mirovî ket ka ev mirovekiye kê şerî bû Daişit ket vêgavê Ereba biyanûşî tê de زۆر دەوڵەتانی تورکای تێدایە دەوڵەتانی تری تێدایە کوردی مەشی تێدایە کاکە خۆ برێتۆڵا کوردی تێدانێ کوردی زۆر تێدا مەسە مەلا شوان خەچی دارەتونێ و بەخۆ بەژنەوە ڕۆی لە ێژنەکە لێستان تەسلیمی ئیتکایە کرد و خۆشی دوای خۆشی کوژرا ژنەکەشی کوژرا یعنی بیانی تێدایە عەرەبی سونەی تێدایە کوردی تێدایە زۆری تێدایە برێ ئەمە برێ وڵای تەنها بەس عەرەبی سونەیە نەخێر بە پێچەوانەوە هەموو وڵاتەکانی تێدایە بەڵام ئەمانەی کە زیاتر بڕوایان بە خۆتەقانەوە هەیە بەم کارە تیرۆریستی هەیە زیاتر بیانیەکانن ئەم کارە تیرۆریستیان زۆر باش دێ بەحسێ قۆناغا دوێکین ئەم بژین ئەوە کو فێگاوێ دەست پێکری قۆناغا ئەم بژین ڕزگارکردن یان کۆنتڕۆلکردنا میسل بتەمامی مامۆستا مە بەحسێ فەرقیە کرد بەس ئەم دێ بەحسێ هەندێکین شلایە ئاڤەدانیە بە وەکو جەنابێتە گوتی ئەفراخە ئاڤەدانی لێە و خەلکێک لێ زڤریەوە بێژن قۆناغا دوێ دێ گەلێکە بزەحمەتتر بیتن بیت پەتریا خەلکی بێنە ئەم بژین شەهیدکردن و گیانل دەست بێتەدان بۆچی ئەو هەزرەتێ تەکردن و قۆناغا دوێ یا میسل دێگەلێک زەحمەتتر بیتەنە قۆناغائێکی چت قۆناغا دوێدایە کیش خەلک وێنەیە زۆر سپاس دەزانین سیا ئەمە خۆتان دەزانن دوای قۆناغی یەکەم هێزەکان خەریکی خۆڕێخستنەوە بوون ئەوە بوو لە ڕۆژی 22/2017 ئۆپراسۆنی ڕۆژ برێن ڕۆژ ئاوای مووسر دەستی پێکرد و ئەو هێزانەی کە لەوێ بەشدار بوون شورتەی پۆلیسی فیدرالی بوو و توانیتی ئەو کۆمەرە گوندەکان و تەنگەڕەکەچیش لە ناو مووسر ئازاد بکە بێ لە ئەو هێزێک کە حەچی شعبی لە ڕۆژ ئاوای تەلەحفەرە ئەمانیش هەر دوێنێکە هەموو گوندەکانیان کۆنتڕۆڵ کرد تەنها لەگە بەرزایەکانی کە دەڕۆنتە سەر ناحیەی عەیادیە تەنها تەلەحفەر و عەیادیە لەو بەرزایەکانیشان هەموو گرتیە حتمما ئەو خەرکەی کە دەکەوتە بینی دوو ئاگر زەرەری پێدەگاتن یعنی شەرچیە شەرماروێرانیە مارکاولیە ئێ باشە خۆی تو بکەی ناو ئەو شەڕا ئەخە وڵا خەرک من پێم وایە برێوەڵا گولە بەس ئەو سارۆخانەی دێتن و ئەو تەقینەوانەی دێتن تەنها بەس هێزەکە و هێزی داعاش و یان هێزی عێراقی دەبری نەخێر ئەو هاوڵاتیانەیە کە زەرەر پێدەگا و خەتەریەکەشی زیاتر لەوەدایە بۆ خەرک ئەم هێزە گەمارۆ درراوە ئەم هێزە گەمارۆ درراوە دەلیڤ ڕەڤینێ نین هیچ شوێنەکی نییە لەناو خۆی دەخڵێتەوە ئەمە ینی خەرک چ بکە خەرک ڕوو لە کوێ بکاتن ینی ئێستا بۆ مووسری ئەمبەرە ئاوەدانی زۆر زیاتر بووە لە بۆی خەرچی ئەمبەری شە دەکاتینە ئەو بێت ینی ئەمەیە کە کەتنە بینی دوو هێز وڵای خەرک زەربەی پێدەکەوی و زەرریش دەکاتن و زۆر باشە پشتی ئەمل ناوبەرێ vedigerîn dê behsê hindêkên ka Kurd çend vêtin xû parêzin û xû rêk bixin bû yekê piştî Daeş kadê çi çêbîtin ev pisyara piştî navberê dê hine giftugû kirin gelme bin piştî navberê timamiyayê varabadînan e
بۆ هەمووان. چێشتەکانمان چەند خۆشتر و بەتامتر بێ قاپ و قاچاقەکان چەورتر دەبێت. پاکەرەوەی سوف بە کەفێکی زۆر و خەست بە ڕێژەی ئاوێکی کەم قاپ و قاچاقەکان خاوێن و ڕەونەقدارتر دەکات. چەوری زۆر بە ئاسانی پاک دەکاتەوە و بۆنی خواردن لەسەر قاپ و قاچاقەکان ناهێڵێت. پاکەرەوەی سوف بە 6 بۆنی جۆراوجۆر. بارەبادینانە مامۆستاڵ قۆناغا دوێ باس لەوە دەکرێت کە زۆر خەڵک ماوە، زۆر خەڵکی سڤیل ماوە لە بژین قۆناغی دووەمی کنتڕۆڵکردنەوەی مووسڵ لەو جێگانە زۆر خەڵکی سڤیل ماوە. چۆن دەزانن کە ئەوە خەڵکی سڤیلەیان داعشە؟ چونکە شتەکە زۆر ئاسانە، ینی کابرا داعش بیتن بێتەوە ناو خەڵکی سڤیل. چۆن ئەو خەڵکانە دەپارێزن کە دەزان ئەوە عەرز و عەیالە، ئەوە ماڵە، ئەوە هاوڵاتی بێدەسەڵات، ینی چۆن ئەوانە لێک جیا دەکەنەوە دەیان پارێزن؟ من پێم گوتی ئەم شوێنانی لە قۆناغی دووەم، چونکە قۆناغی دووەم بەڕێن لە قۆناغی دووەم ئەو شوێنانەی کە گیراون لە ئەو هێزەکانی فیدرال و ئەو معسکەر غەزانی و ئەو ئەوانیان هەموو کۆتڕۆل کردیە. ئەم شوێنانەی کە کۆتڕۆل کرا من نارێم هەر لە 100 بەڵام لە 1995 دەتوانی ئەمە زیاکەیەوە. لە بۆی خۆ خەرکی عێراقی دەزانی هەم برسیە، هەم وەزئی خراپە، هەم مەسەلەتی ئەو خەکانی ئێستاوا دەگیرێ. مەسەلا ئێستا لە ئەو کەمپانەی کە لە کوردستانن، مەسەلا ئێستا لە مەندان کەمپەکەیە ڕۆژانە خەری لە ناوی دەگیری. یخۆ هیچ نا پێشمەرگەکی لە ناوە، نە ئاسایشێکی لە ناوە، نا برین پۆلیسی لە ناوە، بەڵام مەحلومات کۆ دەکرێتەوە. خۆی نە ئێمە خەومان لێکەتووە، نە عێراقیش خەوی لێکەتووە. یعنی ئەمە ئاسانە، بەڵام هیچی لە 100%. ئەمە لە هەولێرە پێمان زیان نەکراوە. لە ڕۆژی جەژن هەر لەگەر هاوڵاتی بۆ جەژنانە هاتە لە قومەلبە پێمان زیان نەکراوە. لە شارێکی مووسە چۆن زیاد دەکرێتەوە ئەمە تێ، بەڵام ئیشی لە سەکرا و ئیشی لەسەر دەکرێت بەردەوام دەبن لە ئەوەی یعنی من نارێم ئەتو هیچ پێ ناکرێت، بەڵام لە 1995 دەتوانی پاشکەوە. چەند لە 100 ئێستا خاکی مووسڵ ژێر دەسەڵاتی هێزە عێراقیەکان و پێشمەرگە و چەند لە 100 ژێر دەسەڵاتی گروپە تیرۆریستیەکەی داعش ماوە؟ زۆر معلوماتم لەسەر مووسری ئەو بەرنیە، چونکە من ئەوەندە شارەزای مووسری ئەو بەرنیمە، بەڵام ئەم بەرە تەواو کۆتڕۆڵ کراوە. هیچی نما لەم بەریش چەند گەڕەکە کۆتڕۆڵ کراوە. ینی ئەو معسکەر غەزانی و حەی تەیران و دەناتە و دەسوق و ڕزگار کراوە ئەو شوێنانە هەمووی لە ژێر کۆتڕۆلی هێزەکانە. ئەم شوێنانەی کە کەتا ژێر کۆتڕۆلی هێزەکان چ هێزی پێشمەرگا چ هێزی عێراقی، ئەمە سەر و ماری هاوڵاتیان پارێزراوە لە هەر شوێنێک بی. ئەمەی کەتە بینی دوو باسمان کرد پێشتر، کەتە بینی دوو بەردە ئاش، ئەمە هیچ کەسێک ناتوانانی نە دیفاعی لێ بکە نە بشی پارێزی. زۆر باش ناکرێەوە. لە بینی دوو بەردە ئاش هەندێک کەس هەنە کە ناویان بهێنرێ، عنی کەسان هەرڕادەوەستیتن، ئەوانیش ژن و کەچی کوردانی ئێزدینەکە لە کاتی خۆی داعش هەمویان برد. چەند معلوماتان لەسەر ئەوە هەیە کە لە ئەو جێگانە ئێستا هەموو گەمار و دراوە، ینی کەچ و ژن لەو جێگانە هەن نینە، چونکە لەو بەرەی هیچمان دەست نەکەوت، هیچ شتێکمان نەبینی. هەموو خەڵک وا فکر دەکرد کە چەند بستێک بستینن کەچ و ژن لەوێ هەن، هیچیان نەبوو لەو بەرەی بەدەستمان دەکەویتن دەبینەوەیان نە. وڵا زۆر بەداخەوە دووبارەش دەرێن بەداخەوە بۆ خوشک و برای ئێزدی، بۆ ئێزدی خان. هەمومان قەرداری ئێزدیەکانین. ئێزدیەکان هاتن بوونە دەستە خوشی هەڵەبجەی شەهید، چونکە ئەو کاری ساتی بەسەر ئێزدی هات. ئەگەر بەسەر هەڵەبجە و هەڵەبجەیەکان هاتیبی ئەجینا ئەمە کارە ساتەکە لە بیرکردنی زۆر زەحمەتە و هەمووشمان بەرپرسین و هەمووشمان قەرداری ئێزدیەکانین. بەڵام بەداخەوە ئەو ئۆردوگانەی کە
لەو شوێنێک کە خوشک و برا ئێزیدەکانمان جیران و جنۆساید کران تا ئێستا کۆتڕۆل نەکراوە نە لەلایەن جەیشی عێراقیەوە نە لەلایەن هێزی پێشمەرگەوە هەم ئەو ئۆردوگای تلبەنات تلقەسا تلعجێل ئەمە ئۆردوگای زۆر گەورە و مەزنن یعنی ئەمە لەوێ ئەو زەربە با خوشک و برا ئێزیەکان کەتیە ئەوەی ئێمە لێی بزانین یا بیری لێ بکەینەوە ئەمەی کە ئەو شوێنانەی کە گەمارۆ دراون ئەگەر مابن لەناو ئەو گەمارۆیە دەبینەوە ئەوە دەبینینەوە و ئینشاءڵڵا بە کەسوکاری خۆیان شاد دەبن ئەمەی کە کوژراژبی وەکو ئەو 3000 پێشمەرگەی ئەو 9000 بریندارە ئەمەش دەگەرێتەوە کە خینی لەسەر خاچی کوردستان لەسەر شەرەف و کەرامەتی کورد ڕێشتیە ئەمە هیچ عیلاجکە ئەم هێزەکی تیرۆریزم بووە تەڕوشی پێکەوە سووتاندووە حیسابی پیر و گەنجی نەکردووە ژن و منداڵی نەکردووە کچ و ژنی نەکردووە بەڵام ئینشاءڵڵا لە ماوەیش کووردا ئەم شوێنانەی کە ماون کە پێم گوتی مووسر گەمارۆ دراوە ینی هیچ شوێنەی جانی هەمووی تۆخ کراوە و ئیشاءڵڵا ئەگەر لەو شوێنانە مابن ئەگەر بەرەو هیچ لایەکیان نەبردبن یان زیندە بەچاریان نەکردبن ئەمانە بە کەسوکاری خۆیان شاد دەبنەوە و داوای لێبوردنیشان لێ دەکەین ئێمە دووبارەی دەکەمەوە هەمومان بەرپرسین لەو جینۆسایدەی خوشک و برایانی ئێزدی و هەمومان قەرزاریانین و هەرچی پێمان بڵێن حەقەکی شەرعی خۆیان زۆر باش ئەو دوو پەیوەندی شوەردەگرین کاک عەلی ئێوار باش زۆر زۆر سوپاس کەرەم کە برا ئەم دەستخۆشین جەنەڕۆل شەریف چاوشینێکیان زۆر زۆر سوپاس برا یالا کەیفۆم پیاوەتی تەلەڤیزۆنیان بۆ نەوتم ئەودی سەر تەلەڤیزۆنیان بۆ خۆ بدنی زۆر زۆر سوپاس هەر عەردیان بچتی تایبەت جێ خۆ تایبەتی لێوی زۆر زۆر سوپاس بوو تە کاک عەلی فەرموو برا تە پرسیارەکە بوو لا وەڵامە من دەستخۆشی زۆر زۆر سوپاس زۆر زۆر سوپاس دەستە خۆش زۆر زۆر سوپاس کاک عەلی کاک فاروق ئێڤار باش کاک فاروق کەرەمکە کاک فاروق فەرموو برا کاتێن گۆز باش باشتر سەرچاوێت من کەرەمکە برا زۆر سپاسی بەڕێز کاری واشەکە چاوشین زۆر زۆر سپاس بوو تە برا فەرموو لە کەناڵی بادنیان سات زۆر سپاس هەر لە هەولێرەوە سڵاو مێبوو هەموو خەڵکی دۆک و تایبەتیش کەناڵەکە ئێوە زۆر زۆر سپاس کاک فاروق فەرموو برا تە پرسیارەکە بوو وڵاتێکی زۆر نزیکمە ڕەفیقمە دۆستمە خڵنیشمە زۆر زۆر سوپاس بوو تە پرسیارەکە بوو برا وا دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم هیوای سەرکەوتتا بۆ دەخوازم زۆر زۆر سوپاس زۆر زۆر سوپاس مامۆستا هەمویان دەستخۆشی لە جەنابەت دەکەن دیارە ناو جەنگە کەسێکی بوێری زۆر زۆر سوپاس احترام هەیە بۆیە زۆر زۆر سپاس مامۆستا پێش بچینە ئەو ناوبڕە پرسیارێکمان هەبوو ئەوە بوو کە چۆن پشتی داعش دەبی کورد نێو ماڵی خوان ڕێک بخەنەوە چۆن دەبی کورد هێزێکی توکمەی پێشمەرگە دروست بکەن بۆ ئەوەی هەگەر خوا نەخواستە جارێکی تر کەسانی وەکو داعش هەر فکری بکەنەوە ئەو فکریان لێ بشێوێنن بەبێ داعش لە ناوچەکەش بی یا لە ناوچەکە بمینێتەوە یا لە ناوچەکەش دەرپڕدرێ بەڕاستی قیادەی کورد دەبی پێش هەموو شتێک ئەگەر بەتەمایە کیانێک بۆ ملەتەکەمان تێ بکە و بیاوێتن کیانێک بۆ ملەتەکەمان بیتە بەر پێش هەموو شتێک دەبی ناوماڵی کورد لە خۆی ڕێک بخاتەوە چونکە ئەم هەڵەی بۆ هەرێمی کوردستان هاتووە ئەگەر بێت و لە دەستی بدەین جارەچکە بە ئاسانی بە سارەک و دە و 20 نایەتەکایەوە خۆتان ئەو شۆڕشانەی کە لە ڕابردوو کە لە مەنتیقەکە بوونە لە کوردستان بووینە هەمووی لەسەر ناکۆچی لەسەر ململانێ تەفروت و نابووە و ئەم جارەش پیلان زۆرە بۆ ملەتەکەی ئێمە و پیلان زۆرە بۆ تێکدانی هەرێمەکەی ئێمە و خۆتان دەزانن ئێستا ڕاستامە هاوکاری دەکرێت لە ڕووی دەوڵەتانەوە بەڵام ڕەنگە ئەوان بەرژەوەندی خۆیان لەو ناوچەیە هەبی ڕەنگە بەوان بەرژەوەندی خۆیان بپارێزن ڕەنگە هەموو لە بەرچاوی ئێمە نەبی ئەگەر لە بەرچاوی کووردا
بۆ عەبدوڵڵا ئۆجەلان لە سزنا دیفاعی لێ ناکەن سەبەب نابی قیادەی ئێمە ئەم ڕاستیە بزانی نابی قیادەی ئێمە ناوماری خۆی ڕێک بخاتەوە نابی قیادەی ئێمە خۆی ڕێکخاتەوە نابی قیادەی ئێمە هێزەکەی بە قووەت کاتن من جارشکە لە مقابلەك لێکوان هەندە قسەم کرد هەندە ڕەخنیان لێگرتم کاکە ژیان ئەمەی بە هێزی پێشمەگە دەکرێ بە هەموو کورد ناکرێ ئەمەی بە هێزی پێشمەگە دەکرێ بە هەموو دام و دەستگاکان بۆ ئەو بەرپرسانێک کە جەناب لێ قسە دەکە بۆ هێزی پێشمەرگە بۆ خۆیان ناکەنە نمونەکەوەی بە هێزی پێشمەرگە من داوا لە قیادەی کورد دەکەم ڕزایان لێ دەکەم ئەم هێزە بپارێزن ئەم هێزە چەکوچەکە دەرزیەکە لە دەستیان هەر دوژمنێک سەر دەربینی لە ناو چاوی ڕابچیتن ڕزایان لێ دەکەم گەشە بەو هێزە بدەن ئەم هێزە ڕێک بخەنەوە ناوماری خۆشیان ڕێ بخەنەوە یەک گوتاریان هەبی لەڕوو لە هەر شوێنێک دەکەن لە ئێرانە لە تورکیا لە عێراقە لە سووریا لە هەر کۆڕ و کۆبوونێکی دەوڵەتانی دەرەوەیە بە یەک دەنگ بچن ئێمە ڕەنگە من هێسەکە من نازانم یان ئێستا هەر لە خۆشمانەوەکو عەشای ئەگەر بە عەشایریش بی بەیانی ئێمە بچینە سولعەکی کا ئەمن بەتەنێ بچن کا ڕیشتپی مەتیقکە کۆڵانەکە گەڕەکە گوندەکە هەموو ببەم و هەموو قسەی چاک بکەن یعنی ئەگەر ئێمە ئێستا لەگە عێراقیش ئێمە لۆ یەک گوتار نەبی لەگە عێراق لۆ لایەنێک لە عێراق نێزیک بی لایەک لە عێراق نێزیک لایەک هێرش بکاتە سەر عبادی و لایەک هێرش نەکاتە سەری ئەگەر عبادی خراپە بۆ شەفی خراپە دیارە بۆ هەموو کورد خراپ دەبێ هەموو کورد برێ خراپە ئەگەر باشە دەبێ هەمومان برێن باشە ئەگەر هاوکارە هەمومان دەستخۆشی لێ بکەین ئەگەر دژمانە هەمومان دژی بین ئەمەش ئێمە ململانێش سەدام حوسێن ناکرد هێز نەبوو لە هێزی سەدام حوسێن دڕەنەتر دەوڵەت نەبوو لە دەوڵەتی سەدام حوسێن بەهێزتر ئێخۆ پێشمەگەل لە شاخ ڕاستە مەشەڕێکی نەگریستی شاخیشمان ڕوبەڕوو یەکتر کردەوە بەڵام کە دوایە بەرەی کوردستانیمان دروست کرد و بە پشتیوانی هاوپەیمانان توانیمان بەشێک لە کوردستان ڕزگار بکەین و توانیمان سەدام حوسێن گۆڕ بە گۆڕ بکرێ سەدام حوسێن ئەگەر بێت و لەگە کورد ڕێک باە ڕەنگە دە ساعت کە بژیا باە ئەو دەسارە ڕەنگە وەختە سیاسەکەی بگۆڕا باە بەڵام کە ئەمەی نەکرد خۆی تەفروت و نابوو عایلەکەشی ڕسوا و خۆشی خۆتان بینی تا چۆن ئەو سەدام حوسێنێکە سەیدی هەموو عارەب بوو چۆن لە کونێ هینایەنە دەری ئەمە هەم دەبی قیادەی کورد ڕزایان لێ دەکەم واز لەو کورسی و پارە و دەسەڵاتی گەورە و خۆ بە زانینا ئەمە واز بینن یعنی هەمومان بگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ برابین خەرکەک شیاوە توانای هەیە توانای هەیە ئێمە هیچمان نیوەی کورد احترامی مامزەلالی نەدەگرت ئێستا عەرەب دەرێ سەمامی ئەمانە خەرک بۆش دەرێ خۆزگا هاوڵاتێکی ئەمەریشی باە بۆ کاکە بۆ شەڕی لۆ ئەمریکای کردیا سیاسەتی لۆ ئەمریکای کردیا دیفاعی لە خاچی ئەمریکا کردیا لۆ بەکارە توانای هەبووە هی لێرەوە داوا نەخوای گەورە دەکەم هیوای چاک بوونەوەی بۆ دەخوازی لە دوای کردنە خۆشکەتنی ماجران مارمان وێران بوو مارمان کاول بوو هەمومان هەریەکە لە ئاشک باراشەکەی خۆی لێ دەکاتن بۆیە دەرێم قیادەی کورد و بە تایبەتی کاک مەسعود چونکە ئەوڕۆ بمانەوێ نەمانەوێ خۆشمان بێ خۆشمان نەوێ ڕاست ئەمڕۆ سەرۆکی هێزە سەکدارەکانە گەورەی کوردستانە بۆ ڕێشی ناخاتەوە ئێخە باشە ئەگەر هات لەگەر هەموو لایەنەکان دانیشت من پێم وایە هیچیان لە قسەی کاک مەسعود دەرناتن ئەگەر تەنها بۆ خۆی نەبی ئەخە بۆ خۆی بێ ڕەنگە زەرەر بکە لەو مەسەلەیە بەڵام کاک مەسعود توانای هەیە ناسراوە مەعروفە ڕابردووی هەیە ئێخە باشە وەڵی کاک مەسعود حەقا ئەتوی بەڕاستی هەمیان بانگ بکەی وەکو باوکەک وەکو سەرۆکەک ئەم قیادانە کۆبکەوە هەر تا دەورەت گیراوە ملەتەکەت وا لە برسان دەمری ئێخە باشە نابێت و حیسابەکی ئەو ملەتە بکەی نابێت حیسابەکی ئەو قیادەکارێکی لە ئاشەک لێتەکە بۆ دادەنیشم ئەگەر نادێمە سەر تەلەڤیزۆنی ئەڕێم کاکە هاتم دانیشتم لەگە فران و فران حیزب و فران حیزب و فران ئەوە ڕێی منە ئەوە ڕێی وانە هەتا هەموو وازیان لێبینین ئەوی ڕێی خراپ بوو ئەوی ڕێی خراپ بوو بە ملەت وازی لێ دەینی ملەت برسیە تێ نییە ماری وێرانە مارکاولە هەر قیادەک لەگەر ڕێی باش نەبی ملەت لەگەری نابیت زۆر باش مامۆستا کورد ئێستا چەند پشتڕاست بیتن کە دوای داعش کەس نییە کەس بۆ کەس نییە شەڕی کورد بکاتن
کورد لەسەر ئەوگوێ بنویتن کە کەس نییە شەڕی کورد بکاتن یان دەبی کورد هەموو کاتێ ئامادە بیتن بۆ ئەوەی هەگەر داعش نەبی 100 ناویتر یان لەسەرە 100 داعشیت کە ئامادەن ئێمە زارێکی جەنابی مانجەلار کۆبوونەوەی پێکردین گوتی پێشتر 100 سەدام لە عێراق بوو ئێستا 2000 سەدام هەیە هەفتایە شۆ ڕازی دەکەم سمەنە هەفتان بێقیت دەبتەوە یعنی هیچ عیلازمان نییە عیلازی ما ئیلا ئەوەیە یەک گوتار بین یەک دەنگ بین یەک ڕنگ بین یعنی یەک بەرنامەمان هەبی یەک داواکاریمان هەبی لەگە ئێران دۆستین با هەمومان دۆستی بین لەگە تورکیا دۆستین با هەمومان دۆستی بین لەگە سووریای دۆست بین با هەمومان دۆست بین لەگە عێراق بە هەمان شێوە لەگەر هەر دەوڵەتێکی بی مەسەل لەو گۆڕەی ئەمە دەڕوا مەکتەب سیاسێکی ئەو عیزمە دەڕوا بەکەی خۆی لەگەر بەرەی شیعە دادەنیش و ئەو زارە یەکش کە دەڕوا ئەو زارە لەگەر مختەدا سەد دادەنیش ئەو زارێک دەڕوا لەگە تاریخ هاشمی دادەنیشت و ئەو زارێک دەڕوا لە ئەوە چەند پێگەی کورد لاواز دەکەن لە بینی عێراق و لە بینی سەرئاستی جیهان دەکەم زانی دوژمنەکانی کورد و ناعەزەکانی کورد بە چاوەکی سوک سەیری ئەم کردەوەی ئێمە دەکەن کە ئێستا ئێمە دەیکەین قەجانی 100 دنیا بە لەوەی چەندی ئێمە بەهێز بین دوژمن لاوازە چەندی ئێمە ناکۆک بین لەگەر یەک دوژمن بەهێز و بە قووەت دەبیتن ینی ئەمە چکە ئەمە هەرێمەکە نەکەممان کردیە نەدرەن کاتینە نەکەم خێنمان ڕێشتیە هێستا بڕۆ هەر عقد ڕادەوسی ئەگە بری وڵای کاکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندە شەیدەیە یان پارتی ئەوەندە شەیدەیە یان فران حیزب ئەوەندە شەیدەیە ئێستا شەیدەکانی یەکێتی کە کاک محموود سەنگاوی لە بەرنامەشیدا باسی کرد ئێستا شەیدەکانی یەکێتی نیوەی لاشیان لە بڵخانیەکانی ناو شەنگارە کاکە ئەمە ئامادە بین خوێن بڕێژی لاشەمان نیوەی بەجی بمینێت تەقینەوە بۆ خەرگ لە سەلەی تەماتیانی نایە پشک خریا کردیتەوە نەمەزانیە چیهایی چیهانە چیهایی چیانە چیهای کاکە ئەوە زۆرە پشکەشی باوەستەوەی هەنی ئەوە قیادەکەمانە هەر یەکێ لە ئاشەک لێ دەکاتن ئێ بۆ ڕێک ناکەون کاکە لەسەر کەمتان هەیە فەقیرن منەت بەبێ پارە بەبێ نان بەبێ ئازوقا وا لەگەرتانە دەنگ و دۆرتان لۆری دەنگڵ ناوخۆتان ڕێک ناکەون چەندی بەهێز بنیانی ئاخر قسەمەوەی لەسەر ئەو مەسلەی داوایان لێ دەکەم ڕزایان لێ دەکەم بیکەنە خاتری گۆڕی شەی دەکات بیکەنە خاتری ئەو سەرکردانە بیکەنە خاتری ئەو قارەمانانەی کە چۆچی خۆیان دەبەستا لێ نەگەڕان هەرێمەکە تەفروت و نابیتن دەعاشیان تێک و پێشکان دەبا لەسەر لە بە خاتی گۆڕی ئەوانە لەگەر یەک ئەوان تەباب بۆ ئێمە باشە من یەکێتیمە ئەو برادرانەی کە لە شنگار و لە مەنتیقەی ئاردانیش پارتینە ئێ باشە مەمە لە ناو یەک سەنگەر هیچ فەرقمان نیە من فەرق زەوال ئەمرم لەسەر دەکا قەت ڕۆژێک لەم گوتێنە قەتیش نارێمنە بەرامبەر بە دوژمنی ڕاست بەرامبەر بە دوژمنی تۆ دەبێمە ئەمە ناکۆک بین لەگەرێک ئەمە ئەو هەموو دوژمە بادە ئاشش کۆتایی بی پێتان وایە یعنی ئێستا کۆمەڵانی خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگە و قیادەکانیش ئەو ڕاستیە نازانن دوای دەعاشش چێشش کەلۆ هەرێمی کوردستان دروست دەبیتن و دێتەکایەوە من نارێم فران و یان ئەوێ یان ئەوێ ناوچەکە ناوچەکی بە بەرهەمە بە بەروبوومە بە نەفتە بنازانم بە چیە بە پارەیە کاکە ئەنگۆ ئەو سەرەت و سامانەی خۆتان بۆ ناپارێزن بۆ گەشە بە هێزی پێشمەرگە ناکەن چێ دژمنەکانی ئێوە دەژێرتەوە جگە لە هێزی پێشمەرگە ئۆستا کاتەکەمان نەما بەڕاستی دەبووە قسەکەی جەنابەت هەمووی بە زێر بنووسێ زۆر سوپاس جەنابەت کە لەگەڵمان بووی دانیشتن لەگەڵ جەنابەت جێگای سەرفەرازیە زۆر سوپاس بۆ ئێوە زۆر سوپاس بۆ ئەو بادینە ساتە خۆشەویستەی کە گوتمان لە سەرەتای شەڕی داعاشەوە شان بە شانمان بووە جێگەی دڵخۆشی بادینانە هەموو کوردستان زۆر سوپاس بۆ ئێوە زۆر یاران زۆر سوپاس بۆ بینەریاوە ماڵەوە ئاوە